بە بوونی ئەو تکایە پێشوازی لە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بکەن. بەناوی خۆی گەورە و مێرەبان میوانە بەڕێزەکان ئامادەبوونی بەڕێز هەمووتان بەخێر بێن و خۆشم زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە ئیمڕۆ لێرە کو دەبینەوە بووکردنەوەی ئەم زانکۆیە کە ئومێدمان وایە ببیتە یەکێک لە باشترین زانکۆیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئیمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە بۆ ئێمەی کورد و کوردستانی. ئەمڕۆ ڕۆژی لە دایکبوونی بارزانیە، ڕۆژی ڕزگارکردنی شاری دهۆکە لە ڕاپەڕینی گەورەی ساڵی 1991 و کردنەوەی زانکۆی ئەمریکی لە کوردستان لەم ڕۆژەدا سەنگێکی تر و خۆشیەکی تر ئەخاتە سەرلیستی یادەکانی ئەم ڕۆژە پیرۆزە. لێرەدا من بە پێویستی ئەزانم سوپاس و دەستخۆشی هەموو ئەوانەی ڕۆڵیان هەبووە لە دروستکردنی ئەم زانکۆیە. بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی بوردی زانکۆ و ئەندامانی بورد، سوپاسی دکتۆرە ڕانیا، سوپاسی سەرۆکی زانکۆ مایکل مۆلینگس ئەکەم و هەموو ئەوانەی یارمەتی دروستکردنی زانکۆکەیان داوە. و من پێویستی ئەزانم لەم ڕۆژەدا پیرۆزبوویەکی گەرم لە خەڵکی دهۆک و دەوەری دهۆک بکەم و هەروەها پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان بکەم، چونکە ئەم مانگە وەکو خوا داینەوە مانگی قەدەری کوردە. خۆشی و نەخۆشیەکان، شکست و سەرکەوتنەکانی ئێمە هەمووی لەم ڕۆژەدایە. ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 لەم مانگەوە دەستی پێکرد و وەرچەرخانێک بوو لە مێژووی ناوچەکە و بە تایبەتی لە مێژووی گەلی کوردستاندا. و هەروەها دووسبەی یادی کارەساتی هەڵەبچەیە کەواتە ئەم مانگە هەر لە بیدایەتیەوە تا ئاخری هەمووی یادی خۆش و ناخۆشە. بەڵام ئەمە یەک حەقیقەت پیشانەدات کە هەم دیسان لەم مانگەدا بەری 2500 ساڵ گەلی کوردستان ڕاپەڕی و زوڵم و زۆرداری قبول نەکرد و لە پێناوی ئازادیدا زەحاکی زمانی لەناو برد و لەو ڕۆژەوە تا ئێستا کورد تێنووی ئەو ئازادیە و خەبات بۆ ئەو ئازادیە دەکات و قوربانی لە پێناوی ئەو ئازادیە ئەدات. ئیتر ئومێدەوارین ئیدی بەس بێ قوربانیدان و ئەو ئازادیە بە تەواوەتی بێتە دەست. پێشکەفنا هەر ملەتێکی دەکەویتە سەر شانێ وان کەسێت و زانا و بسپور بن. ئەو زانا و بسپور دێل زانکۆیە هێنە دروستکردن. ئەمی بیدارین کو ئەو زانکۆیە ببیتە بنگەیەکی سەرەکی بۆ دروستکردنا وان بسپور و لیدەرین کو ئاین دێمە ژێرخانەمە شێوەیەکی زانستی و ڕێکوپێک دروست بکەن. دیسا زیندیا ملەتێ مە نیشت دەد وەختێ کو داعش نزیکی وان دەڤەرانە بوون کار سەرڤێ زانکۆیە نەهاتە ڕاوەستاندن و بە نیشت دەد کو ملەتێ مە ملەتێکی زیندیە دێ شەڕێ خۆ کرد دژی تێرۆریستە و دێ وڵاتی خۆش ئاوەدان کرد. بەڵێم
روبروی قیران آج بین اما همو وقتا کهش ما تحدا قیران آنا کری افروش از تاکید کم نه تروریست داعش نه هیچ قیرانک بیتا کسب و ریگل بر سرکفنا ملت ما و پیشمرگت قهرمان شرف و کرامت دا برانبر تروریست داعش کنک تنی بو پاراستنا کرامت ملت کرده بلکی بو پاراستنا بنمایت آزادی و دموکراتی و مروباتی همه جهانه و همان وقت از تاکیدت کم که هیچ قیران کشنا بیتر ریگر بردم چاکسازیا کو دست به هاتیه کرن و نتیجه انشالله ده سرکبین و حتما ده سرکبین و زور سپاس جارکادی بو همه لاک رزدار کسرت رسول جگیری سروکی هریمی کردستان نامه پیروزباهی آراسته زانکو